زیاتر لە 2 مانگە دانیشتوانی کوردی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک دژیە و هەنگاوی سوپای عێراق بە داواکردن و داگیرکردنی زیاتر لە 100 خانووی گەڕەکەکەیان مانیان گرتووە و سوپاش هێشتا هەر لە گەڕەکەکەیە. وەکەوان خۆیان دەڵێن تا ئێستا کێشەکەیان چارەسەر نەکراوە بۆیە تاو کاتەی مافەکانیان بەدەستدێنن و سوپای عێراق لەو گەڕەکە دەکشێتەوە مانگرتن ناشکێنن. هەموو لاگاگادارن ئەو ماوەی 2 مانگە ئێمە خێوەیەتی ناڕزایەتیمان هەڵداوە سەبەر بەم کێشەی گەڕەکی نۆرۆز. هەوڵەکان بەردەوامن، یانین ئێمە ناتوانین بڵێن کە ئەو بەڕێزانەی کەوان نوێنەرەتی کوردەکەن لە بەغا وەزیر پەرلەمان ئەوانە هەموو هیمەتی باشیان کردووە. بەڵام ئێمە ئاستەکەین بەڕاستی ئاستەنجێکی زۆر گەورە لە بەردەم کەیسەکەی ئێمەیە ئەویش وەزارەتی دیفاع کۆمەڵک کێشەی بڵێن قانونی تایە بۆیە تایسەکەنا بەڕاستی وەڵامەکان جێی ئومێد نین بۆمان. بۆی ئێمەش بەڕاستی سوورین لەسەر ناڕزایەتی خۆمان، سوورین لەسەر ئەوەی کەوا ئەم خێوەتە بەردەوام بێ. ئێمە هەوڵماندا چوین لەگەڵ بەغدا لەگەڵ بەرپرسانی خۆمان لە بەغدا هەر هەمویانمان بینی و وادی پیاداین کەوان هەوڵمان بۆدەن کە ئەم گرفتی گەڕەکە کە سوپای عێراق هاتە ناو گەڕک و چەند خانێکی داگیر کردووە کە چارەسەری بکەن. ئێتر چاوەڕوانمان کردووە تاکن ئەم دوایە لەم هەفتەی پێشوو پێیان ڕاگەیاندن ئەڵێ پەیوەندی زیاتر بە پارێزگاری کەرکووکەوە هەیە تا پارێزگار و ئەنجومەنی پارێزگاری کەرکووک تەشکیل نەکرێن ڕەنگەوە ئاسانم کێشەیە چارەسەر نەبێەوە مەش مانگرتنەکەمان بەردەوامە و سوپاش تا ئێستاکە لە ناو خانەکانە هەر وەکو پێشوو چۆن یەکەم ڕۆژهاتن هەروە ناو خانەکان گیریان خواردوو. هەر لە کاتی هاتنی سوپای عێراق بۆ ئەو گەڕەکە و دەست بە سەراگرتنی ژمارەیەک خانووی هاوڵاتیان سکاڵا دژیە و هەنگاوی سوپای عێراق تۆمار کراوە. پارێزەری سکاڵاکاری کەیسەکەش دەڵێت بڕیارەکە تەنها لە ڕێگەی وەزیری دادەوە ڕاگیراوە. من خۆم وەکو پارێزەر کە وەکالەم هەیە لەو ماڵانەوە سکاڵام تۆمار کرد لە دادگای کەرکووک لە محکەمەی تحقیق لەبەرەوەی ئەوەی ئەوان کردیانە بەڕاستی مخالفەی مادەی 9 مادەی 7 دەستوری عێراقیە کە نابێ بە هیچ شێوەیەک بڕۆیتە سەر هاوڵاتی مەدەنی بەبێ عذرێکی قانونی. ئێمە لە ڕێگای بەرپرسانی پەیوەندیدارەوە لە بەغدا داوامان کردووە ئەم بابەتە چارەسەر بکڕێت. فعلەن لە ڕێگای بەڕێز وەزیری داد کاک خالیشوانیەوە توانیمان کە ڕای بگرین لە مانگێک پێش ئێستا کە ئەو ئیجرئاتانەی کراوە بە نایاسایی زڵدی ئەو ماڵانە کە جارێ ڕابگیرێت بۆ ئەوەی بتوانین چارەسەری ئەو بابەتە بکەین. لە ساڵی 2003 هەزاران هاوڵاتی کوردی ئاوارەی کەرکووک گەڕانەوە شارەکە و لە نێو بینایی سەربازی و خانۆکانی سەردەمی بەعەس نیشتەجێ بوون یان لەسەر زەوی دەوڵەت خانوویان دروست کرد. بەڵام ئێستا و ڕۆژانە لەلایەن وەزارەتە پەیوەندیدارەکانەوە گێچەڵ بەو خێزانانە دەکرێت و دەیانەوێت ئەو خانوانە چۆڵ بکەن کە ئەوان بە موڵکی خۆیانی دەزانن. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.